دەستکەوتەکانی شۆڕشی ئۆکتۆبر بۆ ژنان. شۆڕشی ئۆکتۆبری ساڵی 1970 لە رووسیا گۆڕانکاریەکی مەزنی بۆ ژنان بەدیهێناکە لە هیچ شوێنێکی دیکەی جیهان لەو کاتەدا بەدی نەهاتبوون. ئەم دەستکەوتانە لە چەند بوارێکدا بوون. مافە سیاسیەکان. بۆ یەکەم جار لە مێژووی کۆمەڵگەی مرۆڤایەتی شۆڕش مافی دەنگدان و خۆکاندیدکردنی بە ژناندا. ژنان توانیان ببنە ئەندامی شوراکان و بەشداری لە بەڕێوەبردنی کۆمەڵگادا بکەن. لە مێژووی جیهاندا ئەلێکساندرا کۆلێنتای یەکەمین ژن بوو کە بووە وەزیری کاروباری کۆمەڵایەتی لە حکوومەتی بەلشویکەکاندا. هەروەها ژنان مافی خزمەتگوزاری حکومیان بەدەستهێنا و توانیان لە هەموو ئاستەکانی دەسەڵاتدا کار بکەن. یاساکانی خێزان و ژیانی تایبەتی. حکوومەتی شۆڕژگێر هەموو یاساکانی کۆنی قەیسەری هەڵوەشانەوەکە ژنانی وەک مڵکی پیاوان دادەنا. هاوسەرگیری کلیسایی هەڵوەشایەوە و دین لە کاروباری دەوڵەت جیاکرایەوە. یاساکانی تەلاق ئاسانکران و ژنان بە ئاسانی مافی تەلاقیان بەدەسێنا. منداڵانی دەرەوەی هاوسەرگیری بە ڕەسمی ناسرانەوە و هەمان مافەکانی منداڵانی تریان پێدرا. لە ساڵی 1920دا بۆ یەکەم جار لە مێژووی جیهاندا لەباربردن یاسایی کرایەوە و داهێنگا و شوێنی تایبەت بە چاودێری دایک و منداڵ دامەزران. مافەکانی کار و ئابووری. شۆڕش کرێ ژنان و پیاوانی یەکسان کرد بۆ هەمان کار. ساعاتەکانی کار کەم کرانەوە و مافی مۆڵەتی دایکان لە کاتی منداڵبوون و چاودێری منداڵ دیاری کرا. ژنانی دووگیان و شیردەر کاری قورسیان نەدەکرد. لە هەموو بوارەکانی خوێندندا دەرگای زانکۆکان و پەیمانگاکان بە تەواوەتی بەرەوڕووی ژنان کرایەوە و هەلی یەکسانیان بەدەسێنا. خولی تایبەت دامەزران بۆ فێرکردن خوێندنەوە بە ژنانی نەخوێندەوار. بە کۆمەڵایەتیکردنەوەی کاری ماڵەوە. یەکێک لە گرنگترین هەنگاوەکان هەوڵدان بوو بۆ بەدەرهێنانی ژنان لە چواردیواری ماڵ بە کۆمەڵایەتیکردنەوەی کارەکانی ماڵەوە. خواردنگای گشتی کرانەوە بۆ کەمکردنەوەی قورسایی ئەرکی ژنان لە ماڵەوە. جلشۆرگەی گشتی دامەزران. داهێنگا بۆ چاودێری منداڵان دروستکران کاتێک دایکەکان لە کار دەبن. بەرەنگاربوونەوەی لەشفرۆشی. هەڵدان بۆ کەمکردنەوەی لەشفرۆشی بە چارەسەرکردنی هۆکارە کۆمەڵایەتیەکانی، دابینکردنی پارێزگاری کۆمەڵایەتی بۆ ژنان. هەروەها کارکرا بۆ گەڕانەوەی ئەو ژنانە بۆ ژیانی ئاسایی. ڕێکخراوەکانی ژنان. شۆڕش کاری کرد بۆ پێگەیاندنی کادری حەزبی ئەویش لە ڕێگەی دامەزراندنی ژینۆتۆل بەشی ژنان لە ساڵی 1990 لە حەزبی کۆمۆنیست کۆنفرانسی ژنی کرێکاری بەست و ڕۆژنامەی ژنی کرێکاری دەرکرد. بەردەوام خول دەکرایەوە بۆ ڕاهێنانی ژنان بۆ بەشداریکردن لە بەڕێوەبردنی کۆمەڵگا. ڕۆڵی ژنان لە شۆڕش. ژنان خۆیان ڕۆڵی سەرەکیان هەبوو لە سەرکەوتنی شۆڕش. لە ڕۆژی 8 مارسی 1970 کە دەسەڵاتی قەیسەر سڕابەوە و حکوومەتی کاتی دامەزرا بوو، ژنانی کرێکار بە دروشمی نان بۆ هەمووان دەستیان بە خۆپێشاندان کرد کە بووە هۆی سەرەتای شۆڕشی ئۆکتۆبر. لە شۆڕشی ئۆکتۆبریشدا ژنان بە چالاکی بەشداریان کرد. هەندێکیان ببوون بە ئەندامی سوپای سوور و بەشداریان لە شوراکان و بڕیاردان کرد. لەنین لە ساڵی 1980دا گوتی هیچ شۆڕشێکی سۆسیالیستی بەبێ بەشداری کاریگەر و بەرفراوانی ژنانی کرێکار و زەحمەتکێش ناتوانێت سەرکەوتن بەدەست بهێنێت. پاشەکشەکان. بەداخەوە لە دوای ساڵی 1924 و بە تایبەتی لە سەردەمی ستالین پاشەکشە بە زۆرێک لە دەستکەوتەکان کرا. بەرنامەی ئابووری نوێ NEP بووە هۆی دەرکردنی ژمارەیەکی زۆر ژن لە کارەکانیان. زۆرێک لە خواردنگە و جلشۆرگە تایبەتەکان داخران. پشتگیری حکوومەت بۆ کۆمەڵایەتیکردنەوەی کاری ماڵەوە کەم بوویەوە.